هاوڕێیان ێژام کاتتان باش. وێنەی کێشرا و وێنەی گیرا و زۆر لە یەک دەچن، هەردووکیان دوو دووریانەیە پانتاییەکن، هەردووکیشیان هەمان بنەمای وێنەگرتن پێڕەو دەکەن. ئەوەی ڕەنگە کە جیاواز بێ لە نێوانیاندا ئەوەیە کە وێنەی کێشرا و چەند هەزار ساڵێک تەمەنێتی، هەرچی وێنەی گیراوە تەنیا 200 ساڵ تەمەنێتی. لەبەرەوە جێی سەرسوڕمان نییە کە فۆتۆگراف دەتوانێ لە وێنەی کێشراوە زۆر زۆر فێر ببێ، بە تایبەتیش پێکهاتەی وێنەی کێشرا و دەکرێت ببێ بە بنەمای فۆتۆگراف. هەڵبەت ئەو هونەرمەندانە زۆر زۆرن کە ئێمە دەتوانین لیانەوە فێر ببین. یەکێک لەوانە ئێدوارد هۆپەیە کە من لێرەدا ئەم کتێبەی بەکاردێنم بە ناوی ماستەرپیسز ئۆف ئارت. ئێدوارد هۆپە وێنەکێشێکی ئەمریکیە کە لە 1882 تاکو 1967 ژیاوە. من بۆیە هۆپەرم هەڵبژاردووە لەبەرەوەی کە تابلۆکانی زۆرتر بە فۆتۆگراف دەچن وەکو لەم یەکەدا دەیبینین. لەم بەشەدا هەندێک لە تابلۆکانی هۆپە بە ئێوە دەناسێنم. هیوادارم بە کەڵک بێ بۆ وێنەگر، بە تایبەتیش لە ڕووی بنەماوە. ئەمە ئێدوارد هۆپە خۆیەتی دیارە لە تەمەنێکی لاویدایە. ئەم وێنەیە لە ساڵی 1930 تاکو 1906 خۆی کێشاوێتی. ئێستا گەشتیەکەین بەناو هەندێ لە وێنەکانی، ئەمە یەکێکە لە وێنەکانی ئێدوارد هۆپە کە لە 1921دا کێشاوێتی. ئەمە خانمێکە کە هەم پێستی کاڵە هەم درێسێکی کاڵی لەبەرایە، لە بەرامبەر دەرگایەکی تۆغدا خەریکی درومانە. پێدەچێ خۆی گۆڕی بێت بچێتە دەرەوە بۆ بۆنەیەک، بەڵام درێسەکەی گرفتێکی هەبێ، وەک دەیبینین دەرزەکەی بەدەستەوەیە درومان دەکات. لێرەشە وەکو بڵین ئاگردانێک زۆرتر بۆ بەڵانس دایناوە. ئەوەش بەشێکە لە تابلۆیەکی هۆپەر خۆی. ئێستا دەبینین کە ئەم ڕەوتە بەردەوام دووبارە دەبێتەوە. ئەمە وێنەیەکی دیکەیە. ئەم خانمە درومان دەکات، دیارە مەشینی درومانی هەیە. پەنجەرەکەی بەکارهێناوە بۆ ئەوەی سەبجەکتەکەی یان بابەتەکەی ڕووناک بکاتەوە. لە زۆربەی وێنەکانی هۆپەرە خانمێکی تەنیایە، ڕووناکی لە پەنجەرەوە دێنە ژوورەوە. زۆریش حەزی لەوە بۆ کە شەوقی ڕووناکی پەنجەرەکە لەسەر دیوارەکە بکێشیە، وەک لێرەدا دەیبینین. ئەمەش درێسەرێکە یا شتێکە هەر بۆ بەڵانس دایناوە. بەڵام دیسانەوە دەیبینین کە خانمەکە بەرجێکی کاڵی پۆشیوە لە بەرامبەر باگراوندێکی تۆغدا. ئەوەش وای کردووە کە بابەتەکە زەق بێتەوە، یەکە و ڕاست بێتە بەرچاو. ئەمە وێنەیەکی دیکەیە، وەک دەیبینین لەوی پێشوو زۆر نزیکە. لێرەدا خانمەکە بێبەرگە بەڵام پێستی کاڵە. لە پەنجەرەکەەوە ڕووناکی هاتوۆتە ژوورەوە، خانمەکە ڕوونا کردوتەوە. ڕووناکی پەنجەرەکە لە دیوارەکەیدا وەک لێرەدا دیارە. دیسانەوە خانمێکی کاڵە لە بەرامبەر باگراوندێکی تۆغدا. ئەمەش وای کردووە کە یەکە و ڕاست بێتە بەرچاو. ڕەنگەکانی هۆپەر زۆر تایبەتن، بۆ نمونە ئەو سەوزە، ئەم سوورە، ئەم زەردە. لێرەدا چەند زەردێک هەیە، ئەتوانی بڵێ لە لەشی خانمەکەەوە دەست پێ دەکا تا پەنجەرەکە و تا دیوارەکە و تا ئەمە. دیارە هەمویان زەرد نین، بەڵام جۆرێک لە زەردیان تایە. ئەمەش لێرە ئەمە تابلۆیەکی زۆر نایەبی هۆپەیە، وەک دەیبینین خانمێکی تەنیایە، هەم دیس زۆر شیکە، زۆر جوان خۆی گۆڕیوە، دیارە هاتوۆتە دەرەوە. کوپێ قاوەی بەدەستەوەیە. کورسێکی دیکە لێرە هەیە، کەسی لە سەردانە نیشتووە. هۆپەر وا لێ دەکات ڕابمێنی کە ئایا چاوەنواری کەسێکە بێت یا هەر بە تەنیایە.
من بەڕاستی زۆرتر بۆ تەنایەکە دەچم. یەکێکی دیکە لە سروشتی تابلۆکانی هۆپەر ئەوەیە کە شێوازی جیۆمەتری زۆرتیایە، گۆشەکاریەکی زۆری تایە، زۆربەی ئەو شتانەی لە وێنەکەدان شێوازی جیۆمەتریانەیە. ئەمە وێنەیەکی دیکەی لە دەرەوە سەیری ناوە دەکات. وێنەکانی دیکەی وەکوی سیرمان کرد لە ژوورەوە سەیری ژوورەوەیە کرد، ئێستا لە دەرەوە سەیری ژوورەوە دەکات. وەکو سروشتی خۆی پەنجەرەکانی لە شێوازی جیۆمێتریا کێشاوە. ئەم جارە لە جیاتیەوەی ڕووناکی لە دەرەوە بچێتە ژوورەوە، لە ژوورەوە دێتە دەرەوە، چکە دەرەوە تاریکە. هەمدیس شۆقی ڕووناکیەکەی لەسەر ئەم تاقەچیە کێشاوە کە وێنەی هۆپەر دەبینیت دەبێ بۆ خانمەتەنیاکە بگەڕێیت. خانمەتەنیاکە لەم پەنجەرەیەوە دیارە زۆر دیار نییە، کەمێک شاراوەیە. هەمدیس خانمێکی تەنیایە، شێوازی جیۆمەتری زۆرتیایە، هەروەها ڕەنگەکانی گەلێک تایبەتن. ئەمە تابلۆیەکی گەورەی هۆپەرە کە لە 1920 تا کێشاوێتی. وەکو دەیبینین ڕەنگەکان تایبەتن، شێوازە جیۆمەتریەکان هەمویان لەوێدا دیارن. هەندێک لە پەنجەرەکان داخراون، هەندێکیان کراونەتەوە، هەندێک تاریکن، هەندێک ڕووناکن. ڕەنگەکە تایبەتە، هەمیشە دەبێت بۆ خانمەتەنیاکە بگەڕیت کە لێر لەم پەنجەرەیە کێشاوێتی. ئەمەش دوو تابلۆی دیکەیە. ئەمیان خانمێکە دیارە لەسەر سەفەرە لە ژووری ئوتێلێکە، لەسەر جێگەی دانیشتۆ دەخوێنێتەوە. هەمان سروشتی وێنەکانی دیکە هەیە، ڕەنگەکان تایبەتن، شێوازی جیۆمەتری تێدایە، خانمێکی تەنیایە، خانمەکانیش زۆرتر بێبەرگن یان نیمچە بێبەرگن. ئەمیان ڕاستە پیاوێک لێرەدا هەیە، بەڵام ئەمە قاوەخانەیەکە کە ئەم پیاوە خزمەت دەکا. ئەم خانمە لێرا بەتەنیە شتێک دەخوێنێتەوە، هەروەکو تابلۆکەیەوە بر ڕووناکیش کاتۆتە ژوورەوە وەکو زۆربەی وێنەکانی دیکەی لە دیوارەکەی داوە. ڕەنگەکانیش زۆر تایبەتن، با لەمەیان بڕوانین. هەروەک وێنەکانی پێشوو پەنجەرەیە، ڕووناکیاتۆتە ژوورەوە، خانمێکی تەنیایە پشتی لە ئێمەیە، ڕەنگەکان تایبەتن. تەنانەت ئەو پەنجەرەیەش کە ئێمە نایبینین لە زەویەکە پیشانی داوین کە شەوقیاتۆتە ژوورەوە. ئەو پەنجەرەی تەنیشت دەستی چەپی خانمەکەیە. ئەم مێزەشی لێرە داناوە، پەنجەرەکەی پێ نەگرتووە. دیارە لەم جێگەی ئەمە جێگەی ژیانە گەڕەکێکە، ماڵەکان لەو بەرەوە دیارن. ڕەنگەکان تایبەتن، ئەم سوورە زۆر تایبەتە، ئەمە قاوەیەکی مەیلە و سوورە گەلێک تایبەتە. شێواز جیۆمەتریەکان هەموو شوێنی خۆیان گرتووە. پەنجەرەکان هەمان شێوازن، بڵایندەکانیان هەمێکیان بەرزترە لەوانی دیکە، هەندێک وردەکاری جوانی تێدایە. ئەم جاریان خانمە تەنیاکەمان لە شەمەندە فەردایە، ژوورەوە ڕووناکە دەرەوە تاریکە، یان شەوە یا ئێوارەیەکی درەنگە سەفەری کردبێت. لێرەدا ڕووناکی لێرەوە لە دەستی ڕاستەوە هاتووە، وەکو لە سەر ڕووی خانمەکە دیارە. ئەمەش تابلۆیەکی تایبەتە، ڕەنگەکانی تایبەتن. دیارە خانمە یا هاتووە بۆ سینەما یا هاتووە بۆ سیێتایەک، لەوێ ڕاوەستاوە یا چاوەڕوانی کەسێ دەکا. وردەکارێکی جوانی تیا سێری پێڵاوەکانی لێرە و پەردەیە کراوەتەوە، پێپلیکانەکان بەرەو ژوورە چیە. لێرەدا ڕووناکی دەرەوە نییە، ئەم گوڵۆپانە پشتی خانمەکەی ڕوونا کردوێتەوە. تابلۆیشی دیکەیە، بەیانیە خانمێک دیارە لەواچێ خۆی شت بێ، خاولێکی بەدەستەوەیە، لە بەردەمی پەنجەرەکە وەستاوە، جێی ژیانە پەنجەرەکە ماڵێکە لەو بەرەوە دیارە. پەردەکان دەبینین، ڕەنگەکان ڕەنگە تایبەتەکان دەبینین. خانمەکە لەشی کاڵە، لە بەرامبەر دیوارێکی سێبەرە ڕایگرتووە بۆی کە یەکە و ڕاست بیبینین. وەکو وێنەکانی دیکە جێگە تەنیاکە دەبینین، خانمێکی تەنیایە، شێوازە جیۆمەتریەکان دەبینین، درەنگتر کێشاوێت ئێمەی ساڵی 1944. ئەمە شەر بەیانیە خانمەکە لە خەو ڕابووە، لە پەنجەرەکە ڕووناکی لێ دەدات، پێشی ڕووناکە و پشتی سێبەرە. ڕووناکی
ڕووناکی لە پەنجەرەکە هاتوۆتە ژوورەوە لە دیوارەکەشی داوە. ڕەنگەکان تایبەتن، شێوازە جیۆمەترەکانی هەموو تێدایە. ئەمیان لە دەرەوە سەیری پیاوێکی تەنیاکەین کە لە ژوورێکە دانیشتووە. ئەمەی ساڵی 53 ئەمیان ساڵی 52 بوو، خۆی تا 67 ژیاوە. هەمووی خەڵکی تەنیایە. دیارە هۆپەر لە نیویۆرک ژیاوە، گەواهی ئەوەی کردووە کە بینابەرزەکانی نیویۆرک بەرز بوونەتەوە. زۆرتر باسی ژیانی تەنیایی خەڵک دەکات تابلۆکانی. لێرەش وەکو دەیبینین بەڕاستی هەر وەکو وێنەکانی پێشووی وایە چەند کەسێکی تەنیان ئەمایان نازانم بەزەمسیانە خان من لە پەنجەرەکانەوە ڕووناکی لە دەستی ڕاستەوەیەت لە پەنجەرەکانەوە ڕووناکیاتەوە ژوورەوە و شەوقی ڕووناکیەکەش لە ئارزەکە دەرکەوتووە. ئەم تابلۆی لە ساڵی 1949دا کێشراوە. تابلۆیەکی تایبەتە، خانمێکە لە چێوەی دەرگایەکدا وەستاوە، ڕووناکی دەرەوە دەموچای ڕووناکردوێتەوە یا پێشی ڕووناکردوێتەوە. سێ گۆشەی زۆرتیایە ئەم وێنەیە. ئەمە یەکێکە، ئەمە دوانە، مەسیانە. لێرە ڕووناکی کە چۆتە ژوورەوە سێ گۆشەیەکی دیکەیە، ئەمەش سێ گۆشەیەکی دیکەیە. وردەکارێکی باشی هەیە. بۆ نمونە ئەم پەردەیەک داخراوە، پەردەیە کراوەتەوە، وردەکارێکی جوانی لە تەختەکانە کردووە. هەرچەندە ستایڵەکەی کەمێک جیاوازە، بەڵام خانمێکی تەنیایە. ئەمیشان هەمان شێوەیە. ئەم دوانە هەردووکیان لە دەرەوە سەیری ژوورەوە دەکەین. دوای وێنە کە حەزەکەم پیشانتانی بدەم، ئەم وێنەیە هیچ مرۆڤی تێدا نییە، بەڵام سەر دەریایە. وەک دەیبین ڕەنگەکانی گەلێک تایبەتە. ڕووناکی هاتوۆتە ژوورەوە وەکو خۆی بە شێوەیەکی جیۆمێتری لەسەر دیوار و زەویەکەی کێشاوێتی بەردەوام دەبێت. لەوێش هەمان شتە. ئەملەتە وێنێش لە زۆربەی وێنەکانی هۆپەرە هەیە. ئێستا توانین وێنەکانی هۆپەر لە چەند خاڵێکدا کۆ بکەینەوە. یەکەم ڕەنگەکانی بەڕاستی تایبەتن. ئەو ڕەنگانە نین کە ئێمە پێیان ڕاهاتوین. شینە ڕاستە، بەڵام ئەو شینە نییە. سەوزە، بەڵام ئەو سەوزە نییە کە ڕۆژانە دەیبینیت. خاڵێکی دیکاوەیە کە هۆپەر باغێکی زۆری بە پەنجەرە داوە، جا لە دەرەوە بێ لە ژوورەوە ڕووناکی لە پەنجەرەوە بەکارهێناوە بۆ ئەوەی کە بابەتەکەی ڕووناک بکاتەوە. بابەتەکان زۆربەیان کاڵن لە بەرامبەر باگراوندێکی تۆخدا بەکارهێناون. زۆر بە چڕی یا بە خەستی، شێوازی جیۆمێتری یا شێوازی هەندەسی بەکارهێناوە. من زۆر سوپاسیەوە دەکەم کە لەم بەشەدا هاوڕێم بوون، هەتاکو بەشێکی دیکە ئارام و بەختەوەر بن. لەگەڵ ڕێز و خۆشەویستی ڕێبا فەتاح.